بەڵام داعش بۆ نمونە هێرشی هێناوە بۆ سەر کوردستان هێرشی هێنا بەڵام جەنابەت دەزانی هەولێر لە دوای گامبیا و لە دوای جیبۆتی سێمین مەرکەزی تەجەسوسی جیهانی بوو تۆ زانی هەموو خوتەیەک لە هەولێرەوە کرا بەرامبەریان گرتنەوەی مۆسڵ چه عیلاقەی بە کوردەوە هەیە ئێستا گەنجێکی کورد ئێستا داما و ڕەش و ڕوت و فەقیر کراوە بۆچی ئەبێ بە پێشمەرگە ئەڕوا گوندی بەشیرەگرێتەوە کە 21 جار حەشتی شعبی هجومی بۆ هێنا گوندێکی شیعە خۆی پێنەگیراتۆ پێشمەرگەی پارتی بۆچی ڕای گرێتەوە خۆی با بە کوشت لە پێناوی عامری و خەزعەلی و بەڵام باس لەوە دەکرا کە داعش سەرەتا پلانی ئەوی نەبوو کە هێرش بێنێ بۆ سەر کوردستان بەڵام ئاراستەی گۆڕدراوە هەروەک مەسعود بارزانیش باس لەوە دەکاکەوە ئەوان دەزانن چێ ئاراستەی داعشی گۆڕیوە واتە هێزێک هەیە کە ئاراستەکانی داعش دەگۆڕێت تێگەم ێستا ئەوێ بڵێ بەعسیەکانی ناو داعش برا بەڕێزەکەم ئەوانە بەڕاستی قسەی چاواشەکارانەی پیاوی سیاسی و ئەعلامین من بۆ خۆم وەکو عمقی ئیسلامیکەی خوێنمەوە علاقەی بەوانەوە نی بڵێ بەعسی تیانە بۆ بەعسی تایە چونکە حرەکەتی سنی ئەو مەسەلەسە سنی مەزلومەیە کە 14 ساڵە ئەچەوسێنرێتەوە 14 ساڵە هەمووی حربی ڕیشەکێشکردنی لەسەرکرێت ئەوەی کە ڕاپەڕیوە وەکو ئێمەی کورد کە هەمومان ڕاپەڕیوین حەشتی شعبی ئێستا بێتەوە سەر ئێمە یا جەماعەتێکی تر بێتەوە سەر کوردستانی ئێمە و هەمان مەئەساتمان بەسەرا تکرارکاتەوە هەموو ڕاکەین وەلای یەکێتی و پارتی من یەکەم کەس ڕاکەم وەلای یەکێتی وەڵام ئەرەکاکە مام ڕۆستەم گیانوەرەوە جارێکی تر بۆ وا ئەکەین چونکە نیتشە ئەڵێ خەڵک لە کولیاتە یەکەگرێت دوای لە فڕۆحا مختلفە بن ئێمە لە کولیاتە یەکین ئێمە نامانەوێت هیچ کەسێک لە دەرەوەی کوردستان بێ پێشێلمان کاتەوە وەک جاران جینۆسایدمان بکات لەبەرەوە معاناتمان لە ژێر دەسەڵاتی پارتی و هێچێتی دا ئەوەندەی تریش وێ سەبری لەسەرەگرین وەک لەوەی جارێککە کیمیاوێکمان مەسەرا بڕێژرێت ئەمانە لامان بەڵگە نەویستن بەڵام معنای وانییە ئێمە ئەو خەڵکە بڵین چەواشەکار بگەوجێنین وەکو خەڵگەڵی ئێستا لە کوردستان لە گەوجاندنیش بەڕاستی خراپترە خەڵکێ بگەوجێنین وڵا کاکە ڕاکەن دیفاع لە خاکی کوردستان دیفاع لە چووە لە خاکی کوردستانە تۆ بە تەمای مۆسڵی مۆسڵ بۆ چی ئەگریتەوە بۆ نادرشای ناگریتەوە بە قاسم سلەیمانی مۆسڵ تۆ نایگریتەوە بۆ مەشروعێکی ئەمریکی بۆی تەختکرێ مۆسڵ ناگریتەوە سبەی ئوسامە نوجەیفی بێتەوە بێ بە حاکمتیایە بۆ کاک خەسر هینە ڕاتەوە بۆی ئەبێتەوە بە حاکم لەوێ نا مەشروعەکە نەوتەکەیان لە کورد کڕیوە لێیان دزیوە تەژێیان کردو بەخوا کورد زۆر ئازای ئەی باشە ئوردونیە بۆ ناڕۆ هجووم کا بۆ داعش بۆ تەنزیمی دەولە بابن نیوەی ئوردون تەیدی تەنزیمی دەولەکە باشە ئوردون بۆچی ناڕاتە ئەم شەڕەوە بەڵام وەکو دەوڵەت لە شەڕەکەدایە نا ئەوە هیچ نەجاوە کەی ڕەمزی شەڕە کەی ئەوە شەڕە تۆ بڵێ وڵا تیارێکم ڕۆیشت قەسفی کرد وەختێک کە ساسمە کوژرا سووتێنرا ئوردون هەر پوکایەوە هەر نەیتوانانی بچێتەوە شەڕ ئیماراتی ژوازی لە هەموو شتێکەنە ئەوانە زانی چییە ئەمریکا ئیجباریانەکاڵێ بێ لەگەڵ ئێمە بناڵم باشە بە سەرچاو تیارەی هەڵەسێن و دوایە نیشێتۆڵێتەوە چونکە ئەعلامیان تەسخیمیەکەنەوە مۆسڵ مەشروعی کورد نییە بە هیچ شێوەیە